سڵاوتان لێبێ ئەوم کاتتان باش ئەمەوێ لە بەنداوەکانی هەرێمی کوردستان بپرسینەوە تا چەندە بەنداوی دەربەنیخان و دوکان پێویستی بە نۆژەنکردنەوە هەیە بە تایبەتی دوای بوومە لەرزەکەی 12 ساڵی 2007 قەزای دەربەندیخان کە بەنداوەکە زیانی بەرکەوتووە 1 ملیارد دینار لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و 3 ملیارد دینار لەلایەن حکوومەتی عێراقیەوە بۆ نۆژەنکردنەوەی ئەم بەنداوە تەرخان کرا بەڵام تا ئێستا کارەکان زۆر بە سستی بەڕێوە دەچن دەمەوێت لە هۆکارەکانی بپرسم تا چەندە پێویستە بەپەلا بەنداوەکان نۆژەن بکرێتەوە دەژووترێ بەنداوی دوکان وەک جەستەیەکی نەخۆش وایە پێویستی بە چارەسەری خێرا هەیە لەسەر ئەم بابەتە گرنگە لە بەرنامەیەم جارەی بنکۆڵ لەگەڵمان بن. لێرە لە دەربەندیخان بڕی ئەو بارانەی تا ئەم ساتە باریوە لە 60 ساڵی ڕابردوودا هاوشێوەی نەبووە بە بەراورد بە ساڵی ڕابردوو تا ئەم ساتە 4 ئەوەندە زیاتر باران باریوە ئەم ڕێژەیە ئەگەر لە ڕوویەکەوە دڵخۆشی بهێنێ ئەوە لە چەند لایەکی دیکەوە لە بەنداوی دەربەنیخان کە مێژووی دروستبوونی بۆ 57 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە نیگەرانی دروست کردووە بەو پێی بەهۆی ڕووداوی سروشتی بوومە لەرزەکەی 12 ساڵی 2007 بەنداوەکە توانای نیوەی زیاتری گلدانەوەی ئاوی لەدەستداوە بە جۆرێک نابێ ئاوی گلدراوی بەنداوەکە لە 1.4 ملیۆن مەترسێجا زیاتر بێ لە کاتێکدا پێشتر 2.6 ملیۆن مەترسێجا ئاو لە بەنداوەکەدا گل دەدرایەوە. ئەگەر کێشەی بەنداوەکە بە چارەسەر نەکراوی بمێنێتەوە ئەوە لە بوارەکانی کارەبا و سامانی ماسی و مانەوەی ئاوی بەنداوەکە بە خاوێنی کە سەرچاوی ئاوی خواردنەوەی دەربەندیخان و گوند و شارۆچکەکانی دەوروبەریەتی زیانی گەورە دەگەێنێ ئەندازیار و سەرۆکی بەشی کارۆمیکانیشی بەنداوەکە نایشارێتەوە کە ئێستا بەرهەمێنانی وزەی کارەبا لە بەنداوەکە کە بەرزیەکەی 128 مەترە و درێژیەکەی 535 مەترە بۆ نیوە دابەزیوە و وەرزی بەرهەمێنانی کارەباش گۆڕانکاری بەسەردا هاتووە. بەزووترین کات دەستکرێ بە چاکردنەوەی ئەم بەنداوە ئەم بەنداوە نابێت بەم شێوەیە بەجێ بێڵێت بەنداوێکی گەورەیەوە لە کاتی دروستکردنیا کاتی خۆی لە پەنجاکان کە دەست پێکراوە لە 61 کە تەواو بووە بەرزترین و گەورەترین بەنداو بە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستاش بەنداوێکی زۆر گەورەیە لە هەموو عێراق ئێمە 2 بەنداوی زۆر گەورەمان هەیە ئێستا زۆر گەورە بێت دوکان و دەربەنیخانە دەربەنیخان ئێستا وای کردووە ئێمە وەکو بەنداوێکی بچووکە توانین مامەڵی لەگەڵا بکەین چونکە ناتوانین ئاو خەزنکەین با بڕ پێشتر چەندێک کارەبا بەرەمە هات وزەی کارەبای لێ بەدەست ها ئێستا لە دوای بوومە لەرزەکە و کەمی گلدانەوەی ئاو بۆ چەندێک داوەزی لە ڕاستیە خۆی وەکو دیزاین هەر سێونتەکە ئەگەر بکەیتەوە 249 مێگاوات کارەبا خێ ناو هێڵی گشتی کارەبای کوردستانەوە بەڵام بەپێی تەمەند خۆ دەزانی هەموو شتێک بەپێی تەمەنی ئیفیشنسیەکەشی دابەزێ چستەکەی دابەزێ لەبەرەوەی تەمەنی کردووە و 30 ساڵ تەمەنی هەیە ئەم بەنداوەش ئیفیشنسی خۆی دابەزیەوە ئەگەر حتا بەنداوەکەش پڕ بێت وەکو جاران 249 مێگاواتەکە کارەبا بەرهەم نایەندێت بەڵام ئێستا بەهۆی بوومە لەرزەکەەوە بەهۆی دابەزینی ئاوەکەەوە بەرهەمێنانی وزەی کارەبا 2 ئەوە نشکەمی کردووە بەڕاستی یعنی ئەتوانی بڵێ لە سا 50 لە سا 40 کەمی کردووە بەرهەمێنانی وزەی کارەبا چکە ئەتیمادی کولیمان لەسەر ئاوە ئاویش کە نەبوو تۆ ناتوانانی وزەی کارەبا بەرهەم بێنی بە تایبەتیش لە وەرزی هاوینە ئێمە خەمی وەرزی هاوینمانە چکە لە زستان و بەهارا بەڕاستی وەرزەکە ئێمە بۆ گلانەوەی ئاو کاتێکی درەنگی ئێوارەیە و هێشتا ڕاوچیانی ماسی لە بەنداوی دەربەنیخان بە دیار قولاب بوو تۆڕەکانیانەوە چاوەڕێی بەرهەمێکی زیاتری ماسین ئەوان دێنەوە کەناری بەنداوەکە و سەرمای زستان و چاوەڕوانی گرتنی ماسی شەکەتی کردوون لەگەڵ خۆیان چەند سندوقێک ماسییان پێەیە ماندوونەبوونمان لێکردن و دەربارەی خەمی ئەوان بۆ نۆژەنکردنەوەی بەنداوەکە پرسیارمان لێکردن ئێستا ڕاوچیەکانی ماسی لە بەنداوی دەربەنیخان بینیمانن کە ماسیەکانی خۆیان دوای ڕاوکردن ئێستا هاتوونەتەوە ئەمە چەندین جۆری ماسی کە لێرە ئەمڕۆ ڕاوتان کرۆ قوربان ساو لێبێ جۆری ماسیانە چییە؟ وڵا جۆری گەرایە بزەیە نقەیە سوورەیە ڕقەیە کوڵەیە ئەم بابەتانەیە هەموومانیشتان ساغ بێ ئەگەر ئاوی ئەو بەنداوە لەو زیاتر کەم بکە کێشەیە بێ بۆ سامانی ماسی بۆ کەم بکە بەرە وڵا ساڵ بە سەڵاوی تیانەمێنم ئەە ماسیی تیانامێنە هەڵگەمو یەگیرە و ئەیتر ئێمە بەتاڵەمێنینەوە
داوەتانەوەیە کە زوو بە زوو بەنداوەکە نۆژەم بکرێتەوە نۆژن بکرێتەوە ماسی تێ بکەن ئەم خەڵکی سپادی لێ بکە و هەموو بەتاڵە لەسەرم بەحرێژی ئەرکی لەسەر حکوومەتدا ئاچێت ئەوە قایمقام هەست بە پرسەی خۆی گۆتەوە حاس بە پرسیارەتی ناکە دڵسۆزیەوە نییە دڵسۆزی بۆ من کێشەیەک نییە لەگەڵێ ئەو کەم کا لە خوار ڕاوەکەم ئەو بەرز بێشم لەسەر ڕاوەکەم وەکو ڕاوچیە بەڵام وەکو خەڵکی شارەکەی خۆی کە لێراڵی ئەوکە ژەهرەنی دا خەڵکەشی طبعا نۆژەن نەکرێتەوە ئەم سەدەد ئەڕوخێ هەرەزێنێ کە بڕۆخێ ئاویتیان نامێنێ و ماسیش ناژی ماسیش لە ئەوە نەبێژی چەندێکتان ئەمڕۆ ماسی گرتووە وڵای هەرێکە بە گوێرەی خۆیدا ئەیە بەعی 5,000 ئای 35,000 ئیتر کەمتر زیاتر ئاوە تۆ هەستەکەم تووڕە دیاری بەخوا زۆر تووڕم لە چی وەڵایە لە ئەم زروفۆ لەم ژیانە ئەخە چی وای لەکردی تووڕەبی بە تایبەتی چی دێ لەسەر بەنداوەکە تا ئێوارێمە داوا بکەین هیچ بەدەستی ئەمە نییە بەدەستی بەغایە وڵات داوایان لێکەین زووتر ئەم سەدەوانە بۆ نۆژەنکەنەوە بۆتە هۆی ڕێگرتنیش لە خەڵک یعنی ئەم لادیانەی تۆ دەیبینی زۆر بەیان خەڵکی هەڵەبجەی تازە ئادوشۆی دەکەن و ئەم ناوە سا ئەبێ بڕێن ناو دەربەنی خان و بێنەوە سەر ئەم سەدەیانە لێ گرتوین. تا ئەم ساتەش دانیشتوانی گوند و ناوچەکانی کەمپی خواروی بەنداوی دەربەنی خان لە دڵا ڕاوچێ و زیانی زیاتری بەنداوەکە دەربازیان نەبووە. ئەو شوێنانی کاکەونە بەر بەنداوەکە بەنداوی دەربەنی خان هەرتەنا گەڕێکی سیروان و کەمبی خوارین گەڕێکی ئەتوانین بڵێن دیێژاڵەنا و ئەو دیانی کە لە شوێنی نزمەوە لە ڕۆخی ڕووباری سیروان ئەوانە هەو دیانە هەمویان مەترسی ئەوان هەیە لە هەر حاڵێک کە پەرچەکردداری بوومەلەرزە گەورەکەی دەربەنی خان کە دوای ئەوە بوومەلەرزە ئەبوو یەکسەر خەڵکی ئەو ناوچانە یەکسەر ماڵەکانیان بەجێهێش ترسی ئەوان هەبوو کە بەنداوەکە بە جۆرێک زەرری پێ بگا کە ببێتە هۆی بە ینی ئەوەی ئاوی ڕووبارەکە زۆر بە شێوەیەکی بەرفران زیاد کە ئەوان زەرێنیان پێ بکەن. هاوڵاتیان لە سستی کاری نۆژەنکردنەوەی بەنداوەکە بێزارن و تیمی بنکۆڵ ئەو نووسراوانی بەدەستگەیشتووە کە ئاماژە بۆ تەرخانکردنی بودجە دەکات کە بە بەروارەکانیاندا دەردەکەوێ سستی لە کارکردندا هەیە. بەپێی ئەم نووسراوە 2 ڕۆژ دوای دروستبوونی بوومەلەرزەکە حکوومەتی هەرێمی کوردستان بڕی 1 ملیارد دیناری وە قەرەبوو بۆ کاری نۆژەنکردنەوەی بەنداوەکە تەرخان کرد. بەڵام دوای 8 مانگ لە دەی 6 ساڵی ڕابردوو بە پێی نووسراوێکی دیکە گرێبەست لەگەڵ کۆمپانیایەکی ناوخۆیی کراوە لە کاتی تۆمارکردنی ئەم پرۆگرامش کە دەکاتە نزیکەی 14 مانگ دوای دروستبوونی بوومەلەرزەکە. کارە سەرەتاییەکان بۆ چاکردنەوەی زیانەکان و داپۆشینی کارەبای نزیکی بەنداوەکە دەستی پێکردووە. بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان لە کاتی دروستبوونی ڕووداوە سروشتیەکەوە هەرجارە و پێشوازی لە وەفدێکی بیانی و ناوخۆی دەکا وە خۆی دەڵێ لە چەند هەفتەی پێشوو 2 گروپی جیۆلۆجی لە بەغداوە هاتوون و سەرقاڵی کارکردنن بۆ دەستنیشانکردنی زیانەکان بە وتەی خۆی مەترسی گەورەیان لە بەشی سەرەوەی بەنداوەکە هەیە. لە خوڵاییشدا تا ئێستا دیار نییە زیانەکان چین. هەروەک چەندین تیمی بیانی بۆ پشکنین هاتوونەتە بەنداوەکە دواتر نەیانتوانیوە گرێبەستیان لەگەڵ بکەن و پرۆژەکانیان بەجێ هێشتووە. لە کۆتایی ساڵی 2007ەوە بۆ سەرەتای ساڵی 2019 بەڕێوەبەری بەنداوی دەربەنی خان چاوەڕوانە حکوومەتی عێراقی یان حکوومەتی هەرێمی کوردستان ئۆکەیەکی بدەنێ و پێی بڵێن بەنداوەکەی دەتوانێت وەکو جاران ئاوگل بداتەوە. کاک ڕەحمان سڵاوتان لێبێ. چاوەڕێی ئەو ئۆکەیت کە پێت بڵێن بەنداوەکەت نۆژەن کرایەوە ئەتوانی وەکو پێویست وەکو جاران کە توانای سروشتی بەنداوی دەربەنی خانە بێت لە بنەڕەتدا 3 ملیار مەتر سێجا ئاوگل بداتەوە ئەو لە خۆی بگرێت. بەشی سەرەکی بەنداوەکە کە تەنی بەنداوەکەیە و کێشەی هەبووە لە ماوەی 2 هەفتەی ڕابردووە 3 تیم لە بەغاوە لە مەسحی جیۆلۆجی عێراقی و هەروەها کۆمپانیای لەعماق هاتە بەنداوی دەربەنی خان بە 3 ڕێگا پشکنینیان بۆ بەنداوەکە کرد و تا ڕادەیەک توانیویانە بگەنە ئەنجامێک بەڵام ئەنجامەکە هێشتان تەواو ڕوون نەبووە. گومانتان هەیە لە بەشە قوڵاییەکەی بەنداوەکە گومانەکەتان ئێمە بەشێک لە بەنداوەکە هەن تونێلەکان هەن بەشی ژێر ئاوی بەنداوەکە هەن ئەوانە پێویستە چێک بکرێنەوە و هێشتا ئەوانە نەکراوە چێک نەکراوەتەوە. بەڵام کاک ڕەحمان ببوورە ئەوترێ چەندین تیمی بیانی هاتوون ئەم تیمانە نەیانتوانی ئەوە چێک بکەنەوە. هەموو ئەو تیمانەی هاتوون تیمانە بۆ با بڵێن بۆ چێکی سەرەتایی هاتوون بۆ نەهاتوون کار بکەن لە بەنداوەکە چونکە کارکردن ئەوانە پاریان پێ نەدراوە خۆیان هاتون مەسەن UN هاتووە بانقی نێودەوڵەتی هاتوون با بڵێن قۆنسوڵیاتەکان هاتوون هەموو ئەوانە هاتوون
بۆ ئەوە بۆ بزانن وەزعی بەنداوەکە چییە لەسەرەوە بەڵام تا ئێستا هەمووی سەرێکیا و ڕۆشتووە هیچ کۆمپانیایەک با بڵێن گرێبەستی لەگەڵ نەکراوە بێ لە بەنداوەکەیە کار بکە ئەوەی هەیە بۆ دوێش تیمی ناوخۆی ئەویشاکە تیمی ناوخۆی ئەوەی کە پێیان ئەکرێت دەیکەن بەڵام هەندێکیش هەیە ئێستاش بە تیمی بیانی بە تیمی ناوخۆی ناکرێت چونکە بۆ نمونە ئێمە لەژێر ئاوە کار لە بەنداوەکە هەیە لەژێر ئاوە ینی ئەبێ با بڵێن تیمی تایبەت بەژێر ئاو چوون یعنی ئەوانەی کە پێیان ئەڵێن غەواسین ئەوانە بێن لە بەنداوەکەیە کار بکەن بەڵام ئەوانش ئەکەوێتە قۆناغێکی ترەوە ئەوە بەڵام قۆناغی هەرە هەستیاری ئێمە بەشی سەرەوەی بەنداوەکەیە بۆی بزانین ئێمە چەند توانای گلدانەوەی ئاومان هەیە و چۆن نتوانین کارپێکردنی بەنداوەکە لە ساڵی پار و ئەمساڵا بگۆڕین ئێمە ئەمەلمان هەیە ئەمساڵ ئاوێکی زیاتر لە ساڵی پار کۆکەینەوە. لە ئێستاشدا موچەی فەرمانبەرانی بەنداوەکان لە حکوومەتی عێراقەوە دێت لە ماوەی ڕابردووشدا لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی پێشووی عێراق بڕی 3 ملیار دینار تەرخان کراوە بۆ چارەسەری کێشەی بەنداوەکە بەڵام تا ئەم ساتە خەرج نەکراوە. بس وافقت أنا على الجزء الأول من العام الماضي مفروض. الجزء الأول كان مبلغ قليل جدا سيادة الرئيس 3 مليارات من الطوارئ. لە ڕۆژی 27 دوانزەی 2010 ساڵی ڕابردووش جەمال عادلی وەزیری نوێی ئاودێری عێراق سەردانی بەنداوەکەی کرد و وتی بە تیم و بە توانای ناوخۆیی کێشەکانی بەنداوەکە چارەسەر دەکەن و دەیوت کێشەی بودجەیان نابێ. بۆ نۆژەنکردنەوەشی بە دووری دەزانم کۆمپانیای بیانی بێنین چونکە تێچووی زۆر دەکەوێت من متمانم بە ئەندازیارانی عراقی هەیە و ئێستا لە توانامدایە بەنداوی لەم جۆرە و لەمەش زیاتر دروست بکەین. بەدەر لە زیانی بەنداوەکەش هاوڵاتیانی زیان لێکەوتوی قەزاکە کە بەشێکیان بە تەواوی ماڵەکانیان ڕووخاوە و 5 کەسیش گیانی لەدەستدا تا ئەم ساتە بە فەرمی قەرەبوویان نەکراوەتەوە. ئێرە گەڕێکی پیشەسازیە لە قەزای دەربەندیخان لە کاتی بوومەلەرزەکەی 12/11/2017 زیان بەر بەشێک لە ماڵەکانی ئەم گەڕەکە کەوتووە ئێرەیە چێکە لەو ماڵانەی کە نۆژەن کراوەتەوە کە بەشێک لە خانوەکە زیانی پێگەیشتووە منەمەوێ مەرحەباییان کەیم زانین قەرەبۆکەیان چی بۆ بەڕاستی هەڵبەتە بابەتی ئەمە بەنداوەکانە بەڵام ویستومانە لەوانش بپرسینەوە کە زیانیان پێکەوت. ئەو وعد و بەڵێنانی کە دەریان تا چەندێکی برانە سەر وەڵاهی خۆ دەزانی دایمە شتێک لە ڕێکلام و گەورەکردنی تەلەڤیزیۆنە زۆر باوە لێرەکە ئەمیش زۆر گەورە کراشتەکە بەڵام لە پای ئەو گەورەکردنە لە سەتا دوی گەورەکردنەکەش قەرەبوو نەکراوە شکە ئەو قەرەبانێکی بۆ ئێرە هات خەڵکانێک بوو لە دەرەوەی شارەوەی دەربەنی خانەوە مەسەرەن شتێک بڵێ تەنها لە بەر ئینسانەت مرۆڤایەتی هاوکانەکەی ناشتەکە پەیوەندی بە حکوومەتەوە نەبوو. بڕی مادی چەندێک خەرەبوو بەردەستیەوە کەوت زۆر مای پێکەنی نەژمارەکەی بڵێ پێمان بڵێ پێم وابێ 40,000 واتەوە قەرەبوو دینار بواتەوە خۆ چەندێکی تیا سەرف کرد لە قەرەبووکردنەوە لە نۆژەنکردنەوە پێم وابێ ڕۆشتە نزیکی 130 وەرەقە. ئەگەر لە پێشتر و گرفتی ئاوی خواردنەوەی ناوچەکە کێشەی گەورەی دروست کرد بێ و هەواکار بوو بێ بۆ چەندین نەخۆشی ترسناک ئەوە بەوتەی بەرپرسانی بەنداوەکە بەهۆی کەمی گلدانەوەی ئاو و گۆڕانکاری بەسەر جۆری ئەو ئاوەی ئێستا لە بەنداوەکە هەیە ڕەنگە کێشەکە بۆ چەند هێندە زیاد ببێ. کەسی یەکەمی قەزاکەش دەڵێ هاوخەمی دانیشتوانەکەیەتی و نایشارێتەوە لە هەوڵدان بۆ ئەوەی چارەسەرێکی بە پەلەی ئەو کێشەیە بکەن دڵنیاییش دەدا بە هاوڵاتیان کە بەنداوەکە بە هەموو جۆرێک لە مەترسی ڕووخان دەربازی بووە. هەموو بەنداوی کۆمەڵی ئامانجی هەیە یەکەم ئامانجی یەکەمی گلدانەوەی ئاوە ئامانجی دووەمی نەهێشتنی لافاوە سێهم دروستکردنی وزەی کارەبایە چوارەم سەرەتی ماسیە پێنجەم گەشتیاریە بەکەمکردنەوەی ئاو زۆربەی زۆری ئەم خاڵانە وەکو بڵێ لەدەست ئەدەین ئێمە ناتوانین وەکو پێویست وزەی کارەبا کە لە ساڵی پێشوە سەرڕێژی ئەکرد دەرگاکانمانواتە تەواو پڕ بوو کارەبایەکی باش بەرامێنرا ئێستش بەهۆی ئەوەی ئەم ساڵ بارانێکی زۆر باریەوە زۆرترین ڕژنی بارانبارین لە قەزاکە ئێمە بۆ تا ئێستا سەر و 530 میلیمەتر باریەوە کە 4 هێندەی پارە ئەو بارانەی کە باریەوە لێرە لە 6 ساڵی ڕابردوودا دووبارە نەبووتەوە ساڵی ڕابردوودا بارانی بەهێزی بەڵام نەمانتوانیەوە گلی بینەوە بەڵام ویزگەکانی کارەبای بەردەوام ئیش پێەکەی کەواتە زیانانە تەنهەمی بەرکەوتووە وەک خۆت باسی کرد بەڵێ ئێمە لە ڕووی سەرەتی ماسیەوە ئەلبەتە تا ڕادەیەک ئەتوانی بڵێ زەرەر ئەدات بەڵام تا ئاوەکە زۆرتر بێت
جوڵی ماسی زیاتر ئەبێت گەشەکردنی ماسی زیاتر ئەبێت و ئێمە هەر لە ماوەی پێشوشە بۆ ئەوی لە ڕێگەی پارێزگاری سلێمانیەوە بەڕێز دکتۆر هەڤاڵەوتوانیمان 35,000 پەنجە ماسی کە بە پێشنیاری ئێمە دابینی کرد بۆ بەنداوەکەمان و بەنداوی دووکان کارێکی باشە بۆ ئەوی سامانی ماسی پارێزین لە ڕووی کواڵەتی ئاویشەوە ئێوە خۆتان ئەزانن کە شاری دەربەنی خان گرفتی کێشەی ئاوی خواردنەوەی هەیە من ئەم پرسیارە پرسیارێکی زۆر جدی هاوڵاتیانە خەڵکی دەربەندی خان لە ئاوی ئەم بەنداوە وەرەگرنەی خۆن ئایا بەڕاستی لە هیچ شوێنێکی دنیا هەیە ڕاستەوخۆ لە ئاوی دەریاچەوە لە ئاوی بەنداوە ئەو بێ بە هاوڵاتی چونکە ئەمە سەرچاوەکانی کاک نەسدەمەتەزان لە تەنجەرەوەیەکە ئاوێکی زۆر پاکش نییە لە سەرچاوی ترۆ ئەڕژێتە ناو بەنداوی دەربەنی خان ئاسایی ئەم ئاوە بین بە هاوڵاتیان ئەلبەتە بە دڵنیاییەوە نەخێر و ئێمە بە راپۆرتیش و بە نووسراوی ڕسمیش و هەمومان لەگەڵ قسەی هاوڵاتیانێن کەسیشمان گرفتمان لەوە نییە کەواتە ئاوێکی ناتەندروست بەکارێن خەڵکی شاری دەربەنی خان کێشەکە دوور و درێژە لە ساڵانی 2005 و 2006ەوە تا ئێستا ئەم خەڵکە مافی خۆیانە داوای ئاوێکی پاکەکە بۆ ناتوانرێ ئەوە بەڕاستی پرۆژەی بۆ تەقدیم کراوە چەندین جار پرۆژە هاتوو سەرکەوتو نەبووە تۆ خۆت لە دەربەنی خان دانیشی بڵێ هێری هەر هەمان ئاو بەکارێنی نەخێر بۆ خواردنەوە نەخێر بۆ پێداویستەکانی تر بڵێ بەڕاستی ئەگەر پەلە نەکردن نۆژەنکردنەوەی بەنداوی دەربەنی خان چ کارە ساتێ دروستە بێت ئەلبەتە کارە ساتەکە ئەوەیە تۆ دایمەن خەڵکو و هاوڵاتی لە دڵە ڕاوچیەکەیە هەموو لایەک پێویستی بۆ هەیە دڵنیا بکرێتەوە کە بارانێکە بارێ لەوانەیە ئەو تێگەشتنەی من هەم بێت یا بەرپرسانیان بێ خەڵکی و هاوڵاتی ئاسایەکە نەیبێت پێی وایە ئەم بەنداوە بە زەرێکی تر بە قەدەرێکی تر لەوانەیە بڕوخێ بەڵام ئەوەی کە پێ نەکرێ ئالێرەوە ڕەنگە بەڵخەوزانی گەورە ئەوە دوورە بڵێ هاوڵاتیان لەو دڵە ڕاوچیە دوورکەوەی مەترسی ڕوخان لەسەر بەنداوەکە لە ئێستادا نییە کارە ساتێکی ژینگەی تر و سروشتی تر دروست بێت سروشتی تر ئەوە دەسەڵاتی ئێمەیتیانێ لە دەربەنی خانەوە دەڕۆین بۆ دوکان بەنداوی دوکان لە نزیک قەزای دوکان و لەسەر زەی بچووک لە ساڵی 1959 کۆتایی بەکارەکانی هاتووە توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجا ئاوی هەیە لە ئێستادا زیاتر لە 3 ملیار مەتر سێجا ئاوی تێدایە بەڕێوەبەری بەنداوەکەش کە لە ساڵی 1970ەوە لە بەنداوەکەدا کار دەکات دەڵێ ئەگەر باران بەم شێوەیە ببارێ پێشبینی دەکەن بەنداوەکە پڕ ببێ گرنگتر لەو زانیاریانەش ئاماژە بۆ ئەوە دەکات بوومە لەرزە هیچ زیانێکی پێ نەگەیاندون دەژڵێت تەمەنی بەنداوەکەیان بە جۆرێکە وەک لاشەیەکی نەخۆشە بەردەوام پێویستی بە چاودێری و نۆژەنکردنەوە هەیە بەنداوەکەمان شکر نەخۆش نییە بەس لەبەرەوەی بەنداو لە هەموو جیهانە هەتاکو ئەو کاتەی کۆتایی بە کارەکانی یەت هەر بە پرۆژە حسێبە پرۆژەش ئەبێ دایمە پارەی سەرف کرێ وەسیانە بکرێ و ئەچیزەی مراقبەی تایە بە بەردەوام هەفتانە مانگانە ساڵانە ئەبێ تەقیمی سەلامی بەنداوەکانی بۆ بکەین و تەحلیلی نەتائیجەکانی بکەین ئەو قیرەعەتانی کە هەیەی لەبەر ئەوە دامان ناوە کە وەکو زەلامێکی نەخۆش چۆن معدل دکتۆر بە دیاریوێتی خەریکی زەخەتگرتن و فەحەزکردنێتی ئێمەش بە بەردەوامی بە دیار جەستی ئەو بەنداوین پێویستی بەوەیە تەقیمی سەلامی سەردەکە بکرێت ئەمانە هەمووی خەبیری ئەجنەبی ئەوێت ئەبێ پەنەڵێکی فەنی چاک هەبێت لە کوردستانە ئاگای لەو پرۆژە استراتیجیانە بێت قسێکی ئەوترێ بەرپرسانی وەزارەتی کشت و کاڵ بە شێوشی گشتی ئەوەی خەمی بۆن منە شەبکەیەک پەتاتیان هەیە و نەخەمی ئەودێریان نییە ڕاستە مەمەسا ئەو قسەیە وڵە خۆی لە ڕاستیە ئێمە نازانم ئەمە نەمان وەزارەت بینی لە کوردستانە ئێمە لە پێشە ڕەبتکران بە وەزارەتی پیشەسازیەوە ماوەیەکی پێچ و دوای ڕەبتیان کردین بە وەزارەتی کارەباوە دوایی دەستگای کارەبا دوایی گرنگجیەکیان نا بە ئاو وەزارەتی سەرچاوەکانی ئاویان بۆ کردینەوە تەنیا ساڵێ بوو لە پڕەکە داخلیان کرد ڕەبتیان کردەوە لەگەڵ کشت و کاڵە ئێستاش کشت و کاڵ حالیان وەزارەتمان نییە و پەنەڵێکی فەنی وای لێ نییە لە گرنگی بەنداوەکان تێبگەن. کەمێک دوورتر لە بەنداوی دوکان دەگەینە بەنداوێک ئەویش بەنداوی سماقوڵیە لە ساڵی 2010دا دەست بەکارکردن کراوە تێیدا ئێستا بەردی بناغەکەی بووە بەژێر ئاوەوە گرفتێکی گەورەی بۆ هاتوچەی هاوڵاتیان دروست کردووە بەو پێی یەکێکە لە ڕێگا سەرچیەکانی نێوان هەولێر و ناوچەی پشدەر و بتوێن و هەولێر و دوکان سلێمانی دیارە هەندێک جار ئۆتۆمبیلەکان پەکیانەکەوێت لە ڕێگەی ئەم کرێنەوە ڕزگارەکردن کە لێرەیە سڵاو لێ بێت ئەمڕۆ چەند ئۆتۆمبیلت با بڵین دەرکردووە لە بەنداوی سماقوڵیە کەلێ کوژاوەتەوە ئەوڕۆ دوو ئۆتۆمبیلم دەرکردووە باقەت بڵێ لە ناو شارەی گیریان خوارد بوو لە ناو ئاوەکە کوژا بوو عاتڵ بووم بڵێ
ئەی ڕۆژانی دیکە وڵای ڕۆژانی دیکە فلاتی تریش دێن هەر ئەمن نیم بەتەنێ باقەت بە فلاتەکان دایان پەڕێنەوە بۆ بەری یان عاتڵ دە بمباریان دەکەین بۆ سلێمانیان بۆ هەولێر ئەگەر چوارجە لەو ئاوا دەبکوژمەوە پێم خۆشترە نەوەک بچمەوە ئەو لۆفانە ڕاستی هەر ئێرە بۆ مە خۆشترە ئەگەر ئەم ڕێگەیەنە بێ ئێوە ناچارن بڕۆنە لۆفەکانی بەڵێ هەیبە سوڵتان یان سوڵتانیان سەفینی بۆ دوو لۆفان سماک بەڵە دەستخۆش ئێوە ڕۆژانە لێرە هاتوچۆکەن هەموو ڕۆژە ئەرەوەڵا چی جەنابێت وەڵا باری بار دەکەین ئەرەوەڵا ئەی ڕێگەی تر نییە ینی لە زستانە تا ئاو زۆرە بیگرنەبەر لا سەفینەوە بۆ یەچین ئەوێژ ئێستا بەستوێتی بۆ هێ بەفر بێ تەنانەت تیمی بەرنامی بنکۆڵ سەرقاڵی دەرباسکردنی یەکێک لەو ئۆتۆمبیلانەیە کە لە ئاوی بەنداوەکەدا کوژاوەتەوە. پێش قەیرانی دارایی چەندین بەنداو لە کاتی دروستکردندا بوون، بەڵام ئێستا کارکردن لە زۆربەیاندا وەستاوە. ئەکرەم ئەحمەد بەڕێوەبەری گشتی بەنداوەکان لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەتی هەرێم ئەگەرچی خوازیارە لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان ئاو دێری لە کشتوکاڵ جودا بکرێتەوە لە هەمان کاتدا ئاماژە بەوە دەکات تا ساڵی 2014 ئەنجومەنی وەزیران بایەخی زۆری بە بواری ئاودێری داوە دەژڵێت چاوەڕێن بودجە تەرخان بکرێ بۆ ئەوەی کێشەی بەنداوی سماخۆڵی چارەسەر بکرێ. ئەکرێ ڕێگەی بەنداوێک خێر وایە خۆ حەقی هەوڵەتیان کوانە ئێستا ڕێگەیەکی کاتیوان بۆ کردنەوەتەوە پەنداوەکە تەواو بوو ئاوەکەشمان گرتەوە دەبین ئەوەکە خەزن کراوە بەڵام ئەوەیە پارەی ڕێگە کاتێکە هەرەوەی کاڵەکە بڵێ ئەوەیە بەڵام ئەم ساڵ بە هیواین ئەو سەکە تاو بێ و چ لە وەزارەتی ئاودان کرد چ ئێمەش بێ ڕێگاکە تاواکەین کەم تەرخەمی نییە کەم تەرخەمی ئەو قەیرانە داراییە کە پەیدا بوو بەڵام چەند مەترە جسرێکە ببوورە بە پرسیاری هاوڵاتیانە گلەی هاوڵاتیانە چەند مەترێکە نییە ئەوەی کە ئێوە دەیبیتەن چەند مەترێکە بەڵام ئەوی دەسوڕێنەوە 2 کیلۆمەتر ڕێگایە لەگەڵ سەرپشتی دستەکەیە ئەوەیە کە بە هیواین پارەی دستەکە تابین کراوە بە هیواین پارەی ڕێگاکەش دابین بکرێت ئەنی کاتەوە قیرێ هاوڵاتیان پێڕۆن لە ئەسڵ ئاوڕێژە و تۆزێ ڕشتیا خەتەرناشتیا لەبەرەوەی ما خەڵک بەسەر دستەکە لەبەرەوەی ڕێگەی هاوڵاتیان لە ئەوە لەوانەیە چەند ڕۆژێک بێ و ئاوەکە بلیشێتەوە کەم بێتەوە بەڵام ئەوەیە کە ئێمە ڕێمان کردوەوە کە بەشی زۆری هاوڵاتیان کەڵک لەو ڕێگای وەرگرت. ئەگەر ئەمە بۆ بەنداوی دەربەندی خان کەی هاوڵاتیان لەو دڵە ڕاوچەیە ئەڕەوێنەوە پێیان ئەڵێن ئێستا بەنداوەکە چاکراوەتەوە و خەمیان نەبێت. ئەم ساڵ ئینشاءڵڵا ئەم ساڵی تاکاری دەبێت شتێک کارەکان ئەنجام بدەین. 2019 لێرەوە بەڵێن بێ کە بەنداوی دەربەندی خان بە هیواین نۆژەنەکەتەوە تاوی بە هیوانیان بەڵێن بێ بە هیوان آخر بەڵێن لای من تەنیا لای من نیە لای دوو ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم. بەڕاستی پرسیارەکەی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا وەک پێویست لە خەم و ئاهمیەتی ئاو تێگات وەکو نەوت سەیریەکە حکوومەتی هەرێم تا 2014 پێش قەیرانەکە تێڕوانی نێکو تێگەشتی زۆر باشێ بوو بەنداوەکەم بەڵام دوایەوە لە تااقەتی کەس نەما کە تووشێ و ئەزمە و قەیرانە هات کارەکان وەستا لە حکوومەتی عێراقیش وەستاوە با پێ بڵێم حکوومەتی عێراقیش تا ئێستا هیچ بودجەیەکی نییە بۆ دروستکردنی بەنداو ئەوەی هەیە زیاتر لە هەرێمی کوردستان. بەڕێوەبەری بەنداوی دەربەندی خان و دوکان ئەڵێن هیوادارن کە ئاودێری بکرێت بە وەزارەتێکیان دەستەیەکی تایبەت لە وەزارەتی کشتوکاڵ بکرێتەوە بۆ پێی دووشتی جیاوازن. قسەی جەنابیشێت بە هیواین کە لە وەزارەتی کشتوکاڵ بەنجیا بکەنەوە چونکە دوو تێگەیشتی جیا ئەوان ئەهمیەتی زۆر بەرزیان هەیە کە دابینکردنی خۆراکە ئێمەش دابینکردنی ئاوە بۆ خزمەتی ئەوان. پلانی بەڕێوەبەرێتی گشتی بەنداوەکانی هەرێمی کوردستان بۆ زیادکردنی ژمارەی بەنداوەکان لە ماستەر پلانی بەنداوەکان شوێنی زیاتر لە 240 بەنداو دیاری کراوە زیاتر لە 40 بەنداو دیزاین کراوە 18 بەنداویان قەبارەیان گەورەیە و ئاوێکی زۆر گڵ دەدەنەوە 14 بەنداویان کارکردن تێیدا تەواو بووە 17 بەنداو کارکردن تێیدا دەستی پێکردووە و قەیرانی دارایی کارەکانی ڕاگرتووە 20 بەنداو شوێنەکەی ئامادە کراوە بۆ ئەوەی لە کاتی تەرخانکردنی بودجە کاری تێدا بکرێت. لە کۆتایی ئەم پرۆگرامە بەوە گەیشتین
هەم بەنداوە دێرینەکان پێویستیان بە چاودێری و نۆژەنکردنەوەی خێرا هەیە هەم بەنداوە نوێیەکان کە دروست دەکرێن پێویستە بە کۆڵەتیی باش دروست بکرێن بۆ ئەوەی وەکو بەنداوەکەی سماقوڵی بەو جۆرە کێشە و گیرروگرفت بۆ هاوڵاتیان دروست نەکا پێشنیازی بەشێک لە بەڕێوەبەری بەنداوەکانی هەرێمی کوردستانی ژەوەیە بەنداوەکان پرۆژە ئەودێریەکان لە ناو وەزارەتێکی تایبەتمەند یان دەستەیەکی تایبەتمەند لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان جێی بکرێتەوە تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان لە خۆشییا بن خواتان لەگەڵ